پیغمبری خوا صلی الله عليه وسلم هات ناو مزگەوتەوە. ئەم حەدیثە لە صحیحی ئەبو داود و صحیحی نەسائی هاتووە. پیغمبری خوا صلی الله عليه وسلم هات ناو مزگەوتەوە. تەماشای کرد پیاوێک تەحیاتی تەواو کردووە، خەریکە نوێژەکە تەواوەکە، ئەم دوعایە دەکات. ئەم دوعایش سورەتی ئیخلاص قل الله وحدی بە تەواوەتی تایە، بەس تەنیا وشەی قولی تیا نییە، ئیتر هەمووی تایە بە کاملی. پیاوێک ئەم دوعای دەخوێند: اللهم إني أسألك يا الله الأحد الصمد الذي لم يلد ولم يولد ولم يكن له كفوا أحد أن تغفر لي. پیغمبری خوا صلی الله عليه وسلم کاتێکە سەیری کرد گوێی لێ کرد فەرمی أن تغفر لي ذنوبي إنك أنت الغفور الرحيم. اللهم إني أسألك يا الله الأحد الصمد الذي لم يلد ولم يولد ولم يكن له كفوا أحد أن تغفر لي ذنوبي إنك أنت الغفور الرحيم. پیغمبری خوا صلی الله عليه وسلم گوێی لەم پیاوە بوو لە دوای تەواوبوونی تەحیات پێش سەلام دانەوە، کە تەحیات تەواوەکەی پێشەوەی سەلام دێت و ئەم دوعا بخوێنە. خۆشەویستی خوا صلى الله عليه وسلم سێ جار فەرمووی قد غفر له قد غفر له قد غفر له. خوالەی خۆش بوو، خوالەی خۆش بوو، خوالەی خۆش بوو، چونکە ئەو دوعایە باسی تاک و تەنهایی خوای تایە. ها قل هو الله احد چەندێک گرنگە لە بیری مەکەن. ئەو دوعایەش بە ئیزنی خوا دەتوانن دوایی لەبەری کەن، دەتوانن گوێ لە ڤیدۆکە بگرن لەبەری کەن بە ئاسانی. کەواتە ئینسان ئەگەر شەریک بۆ خوا بڕیار نەدا و خوا بە تاک و تەنها بپەرستێ خوالی خۆش دەبێت. إن الله لا يغفر أن يشرك به ويغفر ما دون ذلك لمن يشاء. خوای گەورە دەفەرمێت لەو کەسە خۆش نابم شەریکم بۆ بڕیار بدا و لەسەری بمرێت، نەک لە دنیادا تۆبە بکە. تۆبە بکە جیاوازە، سەحابە مشریک بوون تۆبەیان کرد ڕەزای خوایان لێ بێ. هەر کەسێک بمرێ لەسەر شەریک بۆ خوا بڕیاردان خوالی خۆش نابێ، بەڵام غەیری شەریک بۆ خوا بڕیاردان هەر تاوانێکی ترت هەبێ خوالێت خۆشە بێ بۆ کەسێک کە ویستی لەسەری بێ. بۆیە خۆشەویستی خوا فەرمی صلی الله عليه وسلم سێ جار فەرمی خوالی خۆش بوو. ئەگە پێت خۆشە خوالیت خۆش بێ لە دوای تەحیاتەکان بیخوێنە بە ئیزنی خوای گەورە، پێشەوەی سەلام بدەیتەوە.